گرنگی ئەملووتکەیە بە تایبەتی لەم کاتەدا بۆ عێراق بەڕێز منزر عەبادین و سەر و چاودێری سیاسی لە عەمانەوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵما. بەڕێز منزر ئەم کاتت باش. ئەملووتکەیە لە کاتێکدا بەڕێوە دەچێت کە کۆمەڵە کێشە و قەیران لەگەڵ حکوومەتی نوێی عێراقیش بە تایبەتی ئێستا ڕوبەڕووی عێراق بوونەتەوە لە ماوەی ڕابردوودا دۆخێکی ناسەقامگیری بەڕێ کردووە. گرنگی لووتکەکە بۆ عێراق لە ئێستادا چی دەبێت؟ نعم ئێوارەتان باش. سەرەتا دواتریش زۆر سپاسی ئەو میوانداریە بە ڕێزتان دەکەم، هەروە سڵاو و ڕێزم هەیە بۆ کەناڵە بە ڕێزەکەتان و بینەرانی خۆشەویست. دواتریش دەمەوێت باسی ئەوە بکەم کە ئەم لووتکەیە گرنگێکی زۆری هەیە، چونکە مامەڵە لەگەڵ تەواوی دۆخی عێراق دەکات کە لە ماوەی 2 دەی ڕابردوودا توش ڕوبەڕووی چەندین قەیران و کێشە بووەوە. ئەمە شوای کرد کە لە هەموو ئاستە جیاواز و سێکتەرەکان عێراق دابەزین بەخۆیەوە ببینێت پێویستە ئەم لووتکەیە بە زۆر بە چڕی پڕی گرنگی بە دۆخی عێراق بدات، چ لە بواری ئابووری، چ لە بواری ئەمنی، وزە، ئاسایشی خۆراک، ئازادی، بازرگانی. ئەم لووتکەیە مامەڵە لەگەڵ پرسە گرنگەکان وڵاتانی دراوسەی عێراق دەدات، لەوانەش پرسی سووریا، هەروەها پرسی لوبنان، هەرچەند تۆزێک دوورە لە عێراقەوە، بەڵام دووریان نزیک ڕاستەوخۆیانە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر دۆخی عێراقیش دەبێت. و بینیمان کە عێراق لە بەم دواییانە ڕوبەڕووی کێشەیەک بۆەوە لەلایەن ئێران و تورکیاوە. پێویستە ئەو لووتکەیە هەموو ئەو هەنگاوانە بنێت کە پارێزگاری لە سەروەری خاکی عێراق بکات. هەروەها دەمانەوێت زۆر گرنگی باشە بەڕێز منزر، ڕۆڵی فەڕەنسا لێرەدا چۆن دەبینن، بە تایبەت کە لە لووتکە یەکەمیشدا ماکرۆن بەشدار بۆ ئێستاش بەشدارە نوێنەرایەتی وڵاتانی ئەوروپی دەکات لەم لووتکەیەدا. پەیام و ئامانجی فەڕەنسا لە بەستن و بەشداریکردن لەم لووتکەیە چییە؟ باڵێ، فەڕەنسا وڵاتێکی گەورەیە، هەروەها چاوی لە ڕۆڵی گەورەشە لەسەر ئاسی نێودەوڵەتی، هەروەها بەرژەوەندی ئابووریشی هەیە و دەیەوێت هاوبەش بێت لە بژاندنەوەی ناوچەکە. ئەو دڵنیاشم لەوەی کە ئەو ڕۆڵەی ئەو هەنگاوی فەڕەنسا لەسەر ڕەزامەندی ئەمریکایە و دەیەوێت ببێتە بەشێک لە لانی نێودەوڵەتی لە بژاندنەوەی ناوچەکە و کە گرنگی بە پرسەکانی ناوچەکە بدات. لەو دیارترینیشیان پرسە ئابوووریەکان و هەروەها فەڕەنسا هەوڵدەدات پێگەیەک بۆ خۆی لە شەراکەتی جیهانی دروست بکات و بتوانێت لە سێکتەری ئابووریدا سوودێکی بۆ دەوروبەر و بۆ خۆشی هەبێت. هەر بۆیە لە گوتارەکەی بەڕێز ئیمانوێل ماکرۆن سەرۆکی وڵاتەشەوە دیار بوو. باشە، ئەوەی کە لێرەدا گرنگە بەشداری ئێران و تورکیایە وەکو دوو ئەکتەری سەرەکی لە ناوچەکە، ئەو وڵاتانەشی کە لێرەدا باس لە قەیرانەکانیان دەکرێت، ئەو وڵاتانن کە ڕاستەخۆیان ناڕاستەخۆ ئێران دەستی لە کۆمەڵێک ئاڵۆزیەکانی ئەو وڵاتان هەیە، وەکو سووریا، وەکو لوبنان، هاوکات سعودیش کە دانوستانەکانیان تا ئێستا نەگەیشتۆتە ئەنجام. بانکێشکردنی ئێران هاوکات لەگەڵ وڵاتانە ئەکرێت چ پەیامێکی لە پشتەوە بێت؟ ئەمە پرسیارێکی زۆر باشە، دەستخۆشیشت لێ دەکەم، چونکە تورکیا و ئێران دوو لایەنی کاریگەرن لە ناوچەکە لە عێراق. ئەگەر لە ماوەکانی ڕابردوو تەبینی بکەین دەبینین کە دەستدرێژی ئەو دوو وڵاتە هەردووکیان دەستدرێژیان بە پاساوی بوونی شانەی ئێرهابی یا تیرۆری یاخۆت گروپی بەرهەڵستکار لە ناوخاکی عێراق چەندین جار دەستدرێژیان کردە سەر خاکی عێراق.
و دەبینین دەسوەردانێکی ڕاستەوخۆ لە کاروباری ناوخۆی عێراق و عێراقدا دەکات چ ئێران یاخۆ تورکیا بوونی ئەو دوو وڵاتە لە چوارچێوەیەکی هەرێمەتی بەبوونی بە ئامادەبوونی وڵاتانی عەرەبی و فەڕەنسا ئەمە وا دەکات کە بکەونە بەردەم بەرپرسیارەتێک لە پارێزگاریکردن لە سەروەری خاکی عێراق و ئاسمانەکەی هەروەها سەقامگیری بە هیچ شێوەیەک دەستەبەر ناکرێت ئەگەر ئەو لایەنانە دەستی خۆیان لە عێراق نەکێشنەوە دواتریش ئەمە فشاری هەرێمی و نێودەوڵەتیە دەکرێت ببێتە هۆکارێک کە فشاری زیاتر بکەوێتە سەر ئەو دوو وڵاتە بۆ ئەوەی دەستدرێژەکانی لە عێراق کەم بکەنەوە و پەلهاوێژیەکانی کەم بکەنەوە بۆ ئەوەی دۆخی سیاسی بوژانەوە بەخۆیەوە ببینێت چ لە عێراق و چ لە ناوچەکە بەگشتی و هەروەها سەقامگیریش لە عێراق و ناوچەکە بەرقەرار بێت. باشە با باس لە ڕۆڵی عێراق بکەینەوە جارێکی دیکە ئامانجی ئەم لووتکەیە گەڕانەوەی پێگا و هێزی عێراقا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی کە کۆمەڵێک وڵاتی عەرەبی کەندا و کەوەکو ئاماژەتان پێکرد دوورن و دراوسەی عێراقیش نین تیایدا بەشدارن. ئایا هێشتا عێراق ئەو کارتە بەهێزەیە لە دەستی وڵاتانی زلهێزی جیهان کە بیانەوێ بەو شێوازە جارێکی دیکە بیگەڕێنەوە بۆ هێز و بۆ لووتکەی پێگە و هێزی خۆی لە ناوچەکەدا؟ باڵێ عێراقی لاواز دەبێتە هۆی بوشایەکی ئەمنی و بۆشایەکی سیاسی ئەوە پرسیارێکی گرنگ بوو. ئەومەش عێراق وەک وڵاتێکی هەرێمی هەرچەند پێگە جوگرافیەکەی زۆر بەهێز بووە و عێراق خاوەن پێگەیەکی بەهێز بووە بەڵام هێزی دیکە لە ناوچەکە هەبووە کە هەوڵیان داوە ئەو هێزەی عێراق دامرکێنەوە بۆ ئەوە هێزی خۆیان بسەپێنن بۆیە گەڕاندنەوەی ئەو هێزە بۆ عێراق و گەڕانەوەی عێراق بۆ ئەو پێگە گرنگەی زۆر گرنگە بەڵام ئێران و تورکیا لەو باوەڕەدان کە عێراق ئەگەر هێزی خۆی گەڕاندەوە کاریگەری لەسەر ئەوان دەبێت بەڵام لە هەمان کاتیش دەدا نابێتەوە لەبیر بکەین کە بە گەڕانەوەی پێگەی عێراق ئەوە ناوچەکە بە گشتی سەقامگیری بەخۆیەوە دەبینێت و هاوسەنگی دەپارێزرێت لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان لە ناوچەکە و بواری ئاسایشیش بوژانەوە بەخۆ دەبینێت. باشە ئەوەی کە ئێستا گرنگە چۆن ئەو پێگە و هێزە بۆ عێراق دەگەڕێتەوە لە کاتێکدا کە کۆمەڵی کێشەی ناوخۆیی ڕوبەڕووی عێراق بوونەتەوە شەڕی نێوان ململانەی نێوان شیعە و شیعە و هەروەها سونەکان لە ناوخۆی یەکتردا کە وای کرد ساڵێک پێکێنانی حکوومەتی عێراق دوا بکەوێت لایەکی دیکەەوە پرسی مەترسیەکانی تیرۆر نەبوونی سەقامگیری هەڕەشەی دەرەکی لەسەر عێراق ئای ئەمانە ڕێگە دەدەن کە بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێت ئەم لووتکەیە دەتوانێت چارەسەری و کێشانەش بکات؟ بەڕای من عێراق سەرکەوتوو بووە لە هاوکێشەی ناوخۆیی و توانیویەتی بەسەر هەڵچوونە و گرژیەکانی دەرەوەدا زاڵ بێت و تا ڕادێک خۆی لە ژێر کاریگەری دەرەوە بێنتە دەرەوە نەک عێراق بەتەنیا کاریگەری لەسەر وڵاتانی ناوچەکەیە بەڵکو وڵاتانی ناوچەکەش کاریگەریان لەسەر عێراق بووە ئەگەر بگەڕێنە بۆ پرسی تیرۆر دەبینین ئەو گروپە تیرۆریستیانەی کە هاتوون کاریگەریان لەسەر عێراق هەبووە لە ناوخۆی عێراق نەبوون بەڵکو لە دەرەوە هاتوون بۆیە ئەمە هەموو ئەمانەش بوونە هۆی ئەوەی کە گروپی چەکداری و میلیشیا لە عێراق سەرهەڵ بدات و هەروەها گروپی تیرۆریستی سەرهەڵ بدەن بۆیە من لەو باوەڕدان بە گەڕانەوەی عێراق بۆ هێزی خۆی ئەوە هاوکێشێک لە بەرژەوەندی عێراق تەواو دەبێت و دەتوانرێت ببێتە سەرچاوەیەکیش بۆ چەسپاندن و جێگیرکردنی سەقامگیری لە ناوچەکە بەگشتی. بەڕێز مۆنزەر عەبادی نووسەر و چاودێری سیاسی زۆر سپاس لە عەمانەوە لەگەڵمان بووی.